بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ئاشتی حەماس ئیسرائیل. ئەم ئاشتیە تاقیب بەردەوام دەبێت ئاشتێکی سەرتاسەریە و یەکجاریە یان نا مەترسی ئەوە هەیە جارێکی تر جەنگ سەر هەڵ بداتەوە. گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگرابەر تەڵعات پێشەری ئەکادمی. کاگرابەر سڵاو لێبێ بەخێرات سەرسە و زۆر بەخێر بیت. پرۆسەی ئاشتیەکە چۆن دەبینی؟ قۆناغەکانی سەرەتا یانگاوەکانی سەرەتای لە ڕادەستکردنەوەی ئەم دیلەکان هی فەڵەستینی و هی ئەوانەشی کە لای حەماس بوون ئیسرائیلیەکان قۆناغەکانی دواتری. ئەوەی کە بینرێ بەڕسمی حەماس کۆتایی شەڕی قبول کرد و هەمان شەوە ئیسرائیل وان پرۆسەی بەڕێوەچوونی دیلەکان و ئاڵگۆڕی دیلەکان و هەروە لە هەمووی گرنگتر مەسلەی بەدوای ئەوەیە لووتکەی شەرمشێخ و کۆبوونەوەی هەموو ئەم سەرکردن ئەمە زۆرێک لە شەرعیەت و زۆرێک لە چەسپاندنی ئەم پرۆسەیە بوو. بۆیە ئەتوانین بڵین لە ڕووی تەکنیکیەوە بە تاوەتی جەنگی غەزە ئیتر کۆتایی هاتووە. باشە، ئەمە تەنها کۆتاییاتنی جەنگی قوبوڵ کرد حەماس ڕێکەوتنەکەی قوبوڵ کرد یان هەندێک دەڵێن ئەمە کۆتایی خۆیەتی؟ خۆی حەماس ئیتر لە بەردەم بژاردەیەکی سەختە. ینی ئێستا هەمیشە دوو مناقەشە لە ئارادا هەیە لە مەسلەی داهاتووی غەزە تەنانەت کە بە ئێستاشەوە دوای قبولکردنی کۆتایی هێنان بە جەنگ ئەوش ئەوەیە ئایا حەماس بە تاوەتی لە ناوەچی یا لە ناوە بردرێ یان ئەوەی کە حەماسێکی لاواز ئەهێڵدرێتەوە و ڕۆڵێکی زۆر دیاریکراوی بۆ هەندێک مەبەستی تایبەت لە داهاتووی غەزەیە پێدرێ. ئەوەی کە ڕوونە ئەوەیە کە حەماس وەکو هێزێکی خاوەن دەسەڵات و هەژمون بەسەر کەرتی غەزەیە کۆتایی هاتووە و قسەکە لەسەر ئەوەدانی واتە قبولکردنی حەماس بە مەرجەکانی کۆتایی هێنان بۆ شەڕ قبولکردنی دۆڕاوێکە بۆ مەرجەکانی شەڕ. بۆیە حەماس ئەوەی کە لە بەردەمی داماوەتەوە لە ڕاستیە شتێک نییە کە بتوانێت لە داهاتووە مناوەری سیاسی لەسەر بکە. بۆیە لە بەجۆرێ لە جۆرەکان ئەتوانین بڵێ کۆتایی حەماسی ئەو حەماسە بوو کە تا ئێستا ناسیومانە و کۆتایی ئەو غەزەیەش بوو کە تا ئێستا ناسیومانە. بۆیە نە حەماس و نە غەزەش جاریشکە ناگەڕێنەوە پێش ئەم ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر ببێگومان. باشە کاگرابەر ئیسرائیل قبول دەکات حەماسێک چ لاواز بێت چ بەهێز بێ بەهێزیەوە قبول نییە، بەڵام حەماسێکی لاوازیش قبول دەکات؟ حەماس بەویستی خۆی لاواز نەبووە، ئەڵبەتەوە ئیسرائیل لە لاوازی کردووە و زۆرێک لە سەرکردەکانی لە ناو برد و تونێلەکانی تەقاندووەتەوە و ئێستا بەهێز لە نێو غەزەدایە و خۆی پرسی غەزە و پرسی شەڕی غەزە و ئیسرائیل پرسێکە گەورەترە لە خودی غەزە و ئیسرائیل بەتایبەتی و ئێمە بیرمان نەچێ ئێستا شەڕی غەزە کە کۆتایی هاتووە بەڵام هێشتا سێ میحوەری دیکە ئامادەیی هەیە واتە ئیسرائیل لە بەردەم سێ میحوەری دیکەی ئەگەری شەڕ وەستاوە کە ئەمانش بریتین لە حوسیەکانی یەمەن و بریتیە لە حیزبوڵای لوبنان و بریتیە لە ئێران کە ئێران گرنگترینیان و مەترسیدارترینیانە. ئەگەر قسە لەسەر حوسیەکان بکەین پرسیارەکە ئەوەیە کە ئیتر هەڵوێستی حوسیەکان دوای ئەوەی کە شەڕی غەزە کۆتایی هات و حەماس ئەم کۆتایی هانان بە شەڕی قبول کرد هەڵوێستی حوسیەکان چییە بێ؟ مەسەلەی لوبنان هەتا ئێستا لانخۆی لوبنان لە بەردەم هێڵێکی زۆر باریکی نەشەڕ و نەئاشتیدا لەگەڵ حیزبوڵا و جۆزێف عەون و سەرۆکی تازەی لوبنان کە بەڵێنی ئەوەی داوە کە لە بەردەم ئەم واقعەدا کە بێ حیزبوڵا چەکدا بنێ ئایا ئەگەر بێت و لوبنان ئەمە بە دەوڵەتی لوبنان ئەمە بە بەرامبەر بە حیزبوڵا بکە چەند ئەگەری تێوەگلان و دروستبوونی شەڕێکی ناوخۆیی هەیە ئەگەر نیکە ئایا ئیسرائیل جارێککە هێرش ناکاتە سەر لوبنان ئایا ئیسرائیل لە جنوبی لوبنان ئەخشێتەوە. ئەمانە پرسی گرنگن کە هێشتا بەسەرکراوی ماونەتەوە. پرسی سێمیشیان کە زۆربەی چاودێران و راپۆرتەکە نێو دەوڵەتەکانیش باسیەکەن پەیوەندی بە ئێرانەوە هەیە کە ئەگەر شەڕی ئێران ئەم جارە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا ئیسرائیل و ئێرانە جاریشکە سەر هەڵبداتەوە بە بێگومان ئەبێتە شەڕێکی ئیقلیمی زۆر زۆر ترسناک و زۆر تونند و تیشتر لەو شەڕی 12 ڕۆژەیە کە بینیمان. بۆیە ئەمانە هەمووی سێ فایلن بەکراوی ماونەتەوە لە لایەک کەشەوە فایلێک کە پەیوەندی بە ناوخۆی ئیسرائیل و پرسی خودی کێشەکانی ناتەنیاهۆ هەیە لەگەڵ حکوومەتەکەی و
لەگەڵ معارەزە و لە مەسلەی ئایا ناتەنیاهو ئەتوانێت جارێکی کە مانۆرێکی سیاسی بکە لە کۆتایی شەڕە چارەنووسی حکوومەتەکەی ناتەنیاهۆ بەرەو چۆچی ئایا ناتەنیاو ئێستا 17 ساڵە یا 17 ساڵە حکومڕانی ئیسرائیل ئەکا واتە لە دوای بنگۆریۆنەوە هیچ سەرۆکوەزیرانێک ئەوەندە نەماوەتەوە وەکو بەڵام هەمیشە ناتەنیاهۆ لە مەسلەی دروستکردنی هاوپەیمانەتی لە ناو کێنێست و لە ناو پەرلەمانی لە ناو کێنەسی ئیسرائیلیدا هەمیشە توانای ئەوەی هەبوو کە بتوانێت لە زۆر وێزگەی دیکە خۆی ڕزگار بکە بۆیە ئەگەر ناتەنیاهۆ بمێنێتەوە چارەنووسی ئەم سێ فایلە بەرەوچوو ئەڕوا بەدڵنیایەوە ئەبێ کۆتایی بچکە ئەمە بەلای ناتەنیاهۆوە پرسێکی استراتیژیە پرسێکە پەیوەندی بە مانوونەمانی خۆیەوە هەیە ئەگەر ناتەنیاهۆ نەمێنێ حکوومەتەکەی ناتەنیاهۆ بگۆڕێ ئەم حکوومەتی دوای ناتەنیاهۆ هەڵوێستی چییە بێ و ئێستا لە دوای کۆتایی هاتنی شەڕی غەزە دەرفەتێک دروست بووە هەم بۆ ئیسرائیل هەم بۆ لایەنە بەشەر هاتووەکان هەم بۆ ئێرانیش و هەم بۆ وڵاتانی عەرەبیش کە بە تەواوەتی پژگیری وڵاتانی عەرەبی ئیسلامی کە پژگیری ئەو دەرفەتاکەن ئەوژەوەیە کە بە خۆیاچوونەوەیەک بکرێت لە مەسلەی شەڕ و ئاشتیە و بتوانرێت دەرفەتێکی دانوستان هەبێت کە بتوانرێت ئەمانە بە تەواوەتی ئیتر بێگومان ئیسرائیل و کۆمەلگای ئیسرائیلیش ماندوو بووە لە شەڕ و ئەمانی تریش ماندوو بوون ئەم دەرفەتە هەیە کاغڕابەر پشتیوانەکانی دۆناڵد ترامپ بۆ نەتەنیاهۆ بەتایبەت لە نست بینی زۆر وەسفی نەتەنیاهۆی کرد کە پیاوی دەوڵەتەوە بەهێزە و هیەوەی متمانی پێ بکرێ و تەنانەت داوای لە سەرۆکی ئیسرائیل کردووە کە لی خۆش بێ لەو تاوانانی کە لە سەرێتی ناو بەناو ڕاپێکی دادگای دەکەن یعنی ئەم پشتیوانیانە وەکو جۆرێک بخوێندنەوە نییە بۆەوەی کە نەتەنیاوە بەردەوام دەبێ ناڵم ینی ئەمە ئەکرێ یەشێک لە سناریۆکان ئەوە بێ وەکو وتم بە جۆرەی ئەم باس و خواسانەشی کە لە ناوەی ئیسرائیلیشا هەیە ئەوەیە کە ناتەنیاهۆ ئەگەر بێت و شەڕیش کۆتایی پێ دوو خاڵ هەیە گرنگە لە بەرچاوبوون یەکەم ئەبێ شەڕی غەزە بە تەنها بەس نییە بۆی سەیری وێنە گەورەکە بکەین کۆتایی وێنە گەورەکەوەی کە ئەم سێ میحوەرەی دیکە چی بەسەردێ هەر مانۆرێکی سیاسی سەربازی لە داهاتووە کە ناتەنیاهۆ بتوانێت بەکاری بهێنێ جاوەکو ئەوەی بەشێک لە ڕەخنەگرەکانی ئەڵێن ئەم مێتۆدی شەڕ بەکاردێنێ بۆ درێژەدان بەمانەوەی خۆی ڕزگارکردنی خۆی لە کۆمەڵێ فایلی فەساد کە لەسەری هەیە ئەگەر بەکاری بێنێ هێشتا ئەم سێ میحوەرە لەبەردەستا هەن و ئەتوانن کۆڵێ چی پێڵێن دەستینێکی باش بەهانەیەکی باش پێشکەشی حکوومەتەکەی ناتەنیاهۆ بکەن بەڵام گومانیتیانە کە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکەیە بەرژەوەندێکی استراتیژیە و ئەمریکاش بەدوای و دۆناڵد ترامپیش بەدوای ئینترست و بەدوای بەرژەوەندەکانی خۆیەوە لە ناوچەکەیە ئەوەی کە بۆ ئەمریکا لەم قۆناغەیە لە ناوچەکە گرنگە ئەوەیە کە ترامپ لە کۆبنەوەی شەرمشێخە بە کۆکردنەوەی ئەم هەموو سەرکردەیە سلماندی کە وتانی وەکو ئەڵێن وەکو بەشێک لە چاودێرانی عەربیش باسییان کرد ئەمە وەڵامێک بوو بۆ ئەوەی کە ئەو لە شوێنێک لەلایەکەوە خەڵاتی نۆبلی ئاشتی بەدەستێنە بەڵام توانی وەکو یەکی لە نووسەر عەرەبەکان لە شەرق لەوسەر نووسێتوانی مەدالیای نیل بکاتە ملی بۆ ئاشتی کە ئەم دەرکەوتنی ترامپ لە شەرمشێخ دەرکەوتنێکی بەهێز بوو و ئەمە پێمانەڵێ کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست داهاتوی ڕۆژهڵاتی ناوەڕاست بەم شوەی کە لە شەرمشێخا بینیمان تایدا هەم ئەمریکا خاوەنی کۆمەڵێ بەرژەوەندی جێگیرە و هەم ئیسرائیل ئاکتۆرێکی کاریگەر و ناتوانرێت نادیدە بگیرێ پرسیارەکە ئێستا ئەوە ماوەتەوە کە عەرەب و ئاکتۆرەکانی دیکەی ناوچەکە کە لە ساڵی 1940ەوە لەگەڵ ئیسرائیل دەیان مێتۆدی شەڕ و ململانێ و دژمنایەتیان بەکارێنەوە پرسیارەکەەوەی ئێستا جیهانی عەربی چۆن باز لە دوای ئەم شەڕی دو ساڵی ماڵوێرانکەرە جیهانی عەربی چۆن باز لە ڕاستکردنەوەی باڵانسی استراتیژیەکە بەرامبەر بە ئیسرائیل باشە کاگرابەر باز لە دۆناڵد ترامپ پەکرێت دەڵێن هێشتا بێهیوان نەبووە لە خەڵاتی نۆبڵ چونکە کە ئەو خانمە خەڵاتەکەی پێدرا وتیەوە بۆ هەوڵەکانی بۆ لە 2024 ئەڵێ لە 2024 من سەرخاڵی بانگەشە و بردنەوە ئەوە بوومە ینی بەم حسابە بێ بەنیازە بۆ ساڵی ئایندە خۆی ئیتر لەبەر هەوڵەکانی لە 2025 نۆبڵ بەدەست بێنێ ئیشەڵڵا کاگرابەر هەندێک دەڵێن ڕۆڵی تورکیا ڕۆڵێکی گرنگی پێدراوە
تەنانەت ڕێکەوتنەکە ئیمزای ئەردوغانی لەسرە ئەو ئیمزای ئەکا لە نێو سەرۆکەکاندا ئەم ڕۆڵە چییە پێی درراوە؟ تورکیا سعودیا ئەمانە ئاکتەری گرنگن لە جیهانی عەربی ئیسلامیە. ڕاستەکەی من وردەکاری ئەمە نازانم ئەم ڕۆڵە چێت پێی درراوە چکە تا ئێستا ئەوەشی کە لە شەرمشێخا ڕوویدا ڕەنگە ئێمە لە ڕۆژانی داهاتووە وردەکاری ئەم سیاسەتە یان ئەم ڕێکەوتنامەیە ئەم کۆبوونەوەی سەرکردەکانی عەربی و ئیسلامی و ڕۆژئاواییەکان لەوێ لە ناوچەکەیە ببینین. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە باسەکە باسی داهاتووی غەزەیە، داهاتووی ململانەیە لەم ناوچەیە. بیرمان نەچێت کە دوو خاڵ هەیە گرنگە، یەکەیان سەبارەت بە وڵاتانی خەلیج وەکو سعودیا بە پلەی یەکەم، ئەمانە بە درێژایی ئەم دوو ساڵی شەڕا لە بەردەم هەڵوێستێکی زۆر حەساس و هەستیارە بوون. لەلایەکەوە ئەبوایە ئەمانە پەیوەندیەکی مێژوویان بە پرسی فەڵەستینەوە هەیە، بۆیە نایەنەتوانی پشت لەم قەزیە بکەن، پشت لەم پرسە بکەن. لەلایەکی کەشەوە ئەم وڵاتانە خاوەنی استراتیژێکی پراگماتیستین لە گەشەپێدانی ئابووری، لە گەشەپێدانی تەکنەلۆجی بۆ مانەوەی خۆیان لەوە پێگەی سیاسەتی جێگیری خۆیان لە ناوچەکەیە. بۆ ئەمەشە هەمیشە نەرم بوونە و کراوەش بوونە تەنانەت پێش ڕووداوەکانی حوتی ئۆکتۆبر بۆ چوونە نێو ڕێککەوتنامەکانی ئیبراهیم. بۆیە ئەوەی کە لە شەرمشێخا بینیمان ئەتوانین بەو شێوەیە سەیری بکەین کە شەڕێکەتیایە براوە و دۆڕاو زۆر ڕوون نییە. یعنی ناتوانین بڵێن چێ براوێ، ناتوانین بڵێن چێ دۆڕاوە، بەڵام ئەتوانین بڵێن خاڵە لاوازەکانی هەریەک لە هێزەکان چییە لەم قۆناغەیە. بەڵام لە شەرمشێخە ئەوەی بیندرا ئەوەیە کە هەم ئەمە بە سەرکردایەتی ترامپ خۆی کە ترامپ خۆی ئەستێرەی ئەم کۆبنەوەی بوو، ئەتوانین باز لەوە بکەین کە هەم جیهانی عەربی زۆرێک لە بەڕووسپێتی بەتابەت وڵاتانی خەلیج بەڕووس و مصر بیرمان نەچێ مصریش باماشەوە هەل لە سەرەتاوە کە باز لە گواستنەوەی خەڵکی زۆرم لێ غەزە کرا، مصر هەڵوێستێکی زۆر تونند و ڕاشکاوی هەبوو بەرامبەر بەمە. بۆیە ئەتوانین تورکیاش لەپاڵ ئەمەدا بنین کە ئەمانە هەمویان جۆرێک وا هەوڵدراوە کە بەڕووسپێتی لەم پرسە بێنە دەرەوە. کاغڕابەر نەتەنیاهۆ کە جەنگەکەی دەست پێ کرد لەدا حوتی ئۆکتۆبەر هەڵبەتەوەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ بۆ شێوازە دادەڕێژینەوە کە خۆمان دەمانوێت ئامانجەکەی بەدیە ناوە. ئەزانی پرسێکی زۆر زۆر گرنگە لە وەکو وتم لە 48ەوە کە کیانی ئیسرائیلی لە ناوچەکەیە دروست بووە، هەموو گوتاری ناسیۆنالیزم و گوتاری جیهادی عەرەبی بەرامبەر بە کیانی ئیسرائیلی گوتاری دوژمندارانە و ڕەتکردنەوە بووە و مێتۆدی زۆر بیان بەکارهێناوە بۆ ئەوەی کە ئەم کیانە لەبار ببنیان لە ناوی بن جا بە سەربازی بە جەنگ بە ڕەتکردنەوە بەدان پیانەنان. بەڵام یەک خاڵ زۆر گرنگە کە سەرنجی بینارێنی بۆ ڕابچش ئەوەی لە ماوەی ئەم 100 ساڵی ڕابردووە ئیسرائیل بەردەوام توانیوێتی بەرەو وڵاتێکی مۆدێرنی ڕۆژئاوایی بە سیستەم و تەکنەلۆجیا و گەشەکردن و دوجاریش ڕێزگرتن لە هاوڵاتیەکانی خۆی و لە ئینسانی خۆیە، واتە ئینسانی خۆی هەمیشە قیمەتی ئینسانی خۆی برۆتە سەرە. وڵاتانی عەرەبی و ئێمەمانانیش هەمیشە ئینسانتیایە زەلیل کراوە، هەمیشە سیستەمتیایە تێک شکێنراوە، شەڕی ماڵوێرانکەری بێبەرنامە و بێ ئامانج لە ژێرخواستیەکی دیکتاتۆریانە هەمیشە دروست کراوە و ئابوووریەکی دواکەوتو وڵاتێکی لێکەڵوەشاوە لە ڕووی شوناسەوە، لە ڕووی دژایەتی نەتەوایەتیەوە، لە ڕووی فەشەلی دەوڵەتەوە. ئەگەر بچووکترین نمونە سیر بکەین کە نظامی عەربی ئینسانی عەربی چەند سوک کردووە، ئەوەیە کە کوشتنی 1500 ئیسرائیلی بەرامبەر بە کوشتنی 70000 خەڵکی مسلمانی غەزەیە و گۆڕینەوەی یەک دیلی ئیسرائیلی بەرامبەر بە 100 دیلی فەڵەستینیە کەوایە بەڕاستی بابەتەکە دیوێکی قوڵیە. ئەوژەوەیە ئێستا جیهانی عەربی لە بەردەم پرسیارێکا وەستاوە، ئایا تاکەی ڕێگە ئەدرێ بەم لەژێر زەلیلکردن و لەباربردنی هەموو جۆرە دەرفەتێک بۆ ژیانێکی باش، بۆ کەرامەتی ئینسان، بۆ یەکسانی، بۆ ڕۆڵی یاسا، تاکەی ڕێگە ئەدرێت کە نیزامە عەرەبیەکان بە ئایدۆلۆجیای قەومیەوە بە ئایدۆلۆجیای ئیسلامیەکانەوە تا چەند ئەمانە بەردەوامە بن لەم شەڕە نهێلیستیەدا کە دوجار
هیچ ئامانجێکی نییە ئەو زیاتر ماڵوێرانی بۆ میلەتەکانی خۆیان دێنێ ئێمە ئێستا لە بەردەم ئە پرسەدا وەستاین ئەمە ئەمڕۆ بووە بە باوەڕی من دوای کۆتایی هاتنی شەڕی غەزە و ئەم دوو ساڵە ئێستا شەقامی عەربی و ڕۆشنبیر و ئەکادیمیەکانی عەربی لە بەردەم ئەم پرسیارە بەجددی وەستاونەتەوە سیاسەت مەدارەکانی عەرب لە بەردەم ئە پرسیارە وەستاونەتەکە ئێمە دوای دوو ساڵ چیمان بەدەستێنە جگە لە ژمارێکی زۆری کوژرا و شارێکی وێران و پاشەکشەیەکی لێرەش کاک ڕابەر لە هەرێمی کوردستان لە باشووریش یان ئێمە بە سەرکەوتن دەزانن پیرۆزبایی دەکەن ینی دەڵێن پیرۆزەم سەرکەوتنە مەزنە ئەکرێ ئەمە بە سەرکەوتن ناو ببرێ ئەمەی بەدەست هات بە نەتیجە باشترین سەرکەوتن بۆ ئەگەر وەکووتم چیتر بۆیە سەرکەوتن لەبەرەوەی لە کللتوری ئێمە ئینسان قیمەتی نییە لە کللتوری ئێمە ئایدۆلۆژیا قیمەتی هەیە واتە کوشتنی مناڵ بەجێهێشتنی کفنی مناڵ لەسەر شەقامەکانە برسێتی دەربەدەری ئەم دیمەنانەی ئێمە ئیبینین ئەمانە لە عەقلی سیاسی لە مێنتالیتی و لە ذهن و خەیاڵدانی عەقلی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و عەرەبیدا و بە ئیسلامیشەوە هیچ کات قیمەتی بۆ داناندرێ ئەوەی کە قیمەتی بۆ دانرێ ئەوەیە کە ئەم خەیاڵدانەی کە خۆی مەسەلەن بنیادەکەی ئایدۆلۆژیە بۆیە هەتا ئێمە بەم چاوە سەیری ئینسان بکەین و هەتا قیمەتی ئینسان مناڵ ژن ژیان لە لای ئێمە سوک بێ ئەمە ئەتوانێت سەرکەوتن بێ واتە سەرکەوتنێکە لە ڕوانگەی خۆیانەوە بەڵام کاتێک کە قیمەتیمان دانا بۆ ژیانی ئینسانێک بۆ مەرگی مناڵێک بۆ ڕوخانی خانوویەک ئەو کاتە تێگەی کەمانای سەرکەوتن چێ بۆیە سەرکەوتن پێوەرەکانی جیاوازن باشە ینی ئەوان لە ڕوانگەی خۆیانەوەمە بە سەرکەوتن دەزانن بەڵام بە پێوەری دیکە بێگومان خەڵکی دیکە پێوەری خۆی هەیە بۆ سەرکەوتن زۆر جار باز لەوە دەکرێ ئەمە وەکو دەڵێ ئیسرائیل لە جەنگێک دەکشێتەوە یان دەوەستەی خۆی ئامادە دەکات بۆ جەنگێکی تر پێ دوایە ئەو جەنگی دیکە ڕوو بدا کە باز دەکرێت لەگەڵ ئێراندا یان نا بە کۆی گشتی دەبێتە پاکێجێک کە ئاشتی لە ناوچەکەی بەدی بێنێ و ئێرانیش لەوە تێگەیشتووە کە جەنگی ئەم جارە جەنگی 10 ڕۆژ و 12 ڕۆژ و ئەوە نابێ ڕەنگە درێژ خایەن بێ و لەوەیاندا ڕەنگە کاریگەری بکاتە سەر سیستەمە سیاسەکەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لە بەردەم ترانزاکشنە لە بەردەم گواستنەوەیەکی زۆر تونند و تیژدایە ئەم گواستنەوە تونند و تیژیە بەجێهێشتنی ئۆردەرێکە بەجێهێشتنی سیستەمێکە و هەوڵدان و هەنگاونانە بۆ داڕشتنی سیستەمێکی تازە دەموچاوی سیستەمی تازە هێشتا دیار نییە ڕەنگە لێرە بۆ 5 ساڵی دیکەش نادڵنیایی بێ نادیار بێ کاڵین نادڵنیایی و نادیار کەوایە هەموو ئەگەرەکان ئەگەری دەستپێکردنەوەی جەنگ لەگەڵ ئێران لە ئارادا هەیە ئەگەری دەستپێکردنی جەنگ لەگەڵ پەل و پۆ یان هێزەکانی نزیک لە ئێرانیان بەرەی مقاومە لە ئارادا هەیە بۆیە وەکو وتم ئەبێ لە ئەوەمان لەبەر چاو بێکە لە دوای غەزەوە چارەنووسی ئەم سێ میحوەرەی دیکە چی بەسەردێ و ئەو سیستەمە تازەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبێ دروست بکرێت چییە دووسێ خاڵ هەیە نابێ لە بیرمان بچێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 2011 بەدواوە لە بەردەم شاڵاوێکی زۆر تونند و تیژی هەڵوەشانەوەی دەوڵەتە ئاتە دەوڵەت چیتر وەکو دەوڵەتی سنتەر دەوڵەتی خاوەن هەژمون بەسەر هەموو خاچی خۆیان ئەم دەوڵەتانە کۆتاییان هاتووە نیزامەکان کۆتاییان هاتووە ئەوەی کە ئەمێنێتەوە ئێستا ئێمە لە بەردەمی داوەستاوین ئەوەیە کە دروستکردنی جاریشکە بە ئیعترافاتی دانپیانانێکە بە نیزامێکی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەسە کە پشت نابەستێ بە دەوڵەتی مرکزی و پشت نابەسێ بە دروستکردنەوەی دەوڵەت و بەڵکو پشتە بەستێ بە سۆڤێرنیتی یان سەروەری لۆکاڵی ئەم سەروەری لۆکاڵیانە بنیادەکانیان نەتەوەییە ئیتنیکیە مەزهەبیە وەکوی ئێستا ئێمە لە سووریایی بینین لە عێراقی بینین بەیانی ئەگەر ڕووداوەکان پەل بچێشن بۆ ناوچەکان تریشە بێگومان جێگرەوەکەی دەوڵەت نابێت جێگرەوەی ئەم سیستەمە کە لە دوای سایکسپیکۆوە دوای مۆدلی دەوڵەت بەسەر چووە مۆدلی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ مۆدلی دەوڵەتی ناسیۆنالیستی یان مۆدرنەی کە سایکسپیکۆ بۆ میلەتانی ناوچەکەی دروستکرد ئەو نەخشەیە کە کێشای ئەمە بەسەر چووە لەسەر نەخشەیە جارێ ئەمێنێت تۆ ئەگەر سەیری نەخشە بکەی یا سەیری ئەتلەس بکەی سنوورێک هەیە بە ناوی سووریا بەڵام ئایا لە ناوەدا شتێک هەیە بە ناوی دەوڵەتی سووریا لە ڕاستیە خۆ دەوڵەت بریتە لە دامەزراوە دەوڵەت بریتە لە هەژمون و سەروەری بەسەر هەموو خاچی خۆیە کاتێک کە هێزێک نییە دامەزراوەیەکی نیشتیمانی نییە یان نەتەوەیەک نی
یەکدەست نییە کە سەروەری و فەرمانڕەوایی و قەڵەمڕێوی بەسەر هەموو خاکەکەی خۆی بێ ماناوەیە دەوڵەت بە مانا تەکنیکەکەی وجودی نییە دەوڵەت بەتەنها بریتی نییە لە نەخشە بەشێکی کیانی دەوڵەتە بەتەنها بریتی نییە لە خاک دەوڵەت مەفهومە دامەزراوی ئینستیتوشناڵەکەی گرنگە ئێمە چیتر نەوڵاتانی ڕۆژئاوا جارێکی کە دێنەوە هەوڵی ئەوە بدەن دەوڵەتمان بۆ دروست بکەنەوە بۆ مەفهومەیە کە 100 ساڵ لەمەوبەر دروست کراوە ئێمە شکستمان پێهێنا بەڵکو هەوڵەدەن ئەمان دوسێ شتیان بەلاوە گرنگە ئەم ناوچەیە ناوچەیەکی گرنگی ڕێڕەوی بازرگانیە ئەم ناوچەیە ناوچەیەکی گرنگی وزەیە و ئەم ناوچەیە ناوچەیەکی گرنگی دانیشتوانە سڕێکی دانیشتوان و مێژوویشی دوورودرێژی لە پێکدادانە هەیە ئەوەی کە بۆ ڕۆژئاوا ڕەنگە گرنگ بێ بە ژێرەی ئەو راپۆرت و ئەو لێدوانانە ئەبین ئەوەیە کە چۆن بتوانرێ پارێزگاری لە ئاشتیەک یان ئاشتێک بەرقەرار بکرێت بەڵام فۆرمیە و ئاشتیە فەرقیە واتە لە ناوچەیەک و بۆ ناوچەیەک ئەگۆڕێ مەرزی ئەو ئاشتیە بنیادەکەی ئیلا دروستکردنەوەی دەوڵەت بێ ئەو ئاشتیە ئەکرێ مامەڵە لەگەڵ گروپێکی چەکدار بکە لە شوێنێکی دیاری کراوە مامەڵە لەگەڵ تائیفەیەک بکە و ئێمە لە ڕۆژانیدا تۆ ڕەنگە ئەمە هێشتا بۆ تێگەیشتنی ئەکادیمی و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕە ڕەنگە تازە بێ بەڵام من دڵنیاتەکەمەوە لە چەند ساڵی داهاتووە ئێمە بە تەواوەتی ئەم چەمک و مەفهومانە ئەبینین و دەستی لەگەڵ نەرمەکەی بەڕێز کاک ڕابەرد تەڵات توێژەری ئەکادیمی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ خوێندنەوەکانت سپاس بۆ بەشداریکردنت